کاک سەروەر بەخێر بیت ئەم ئاگرانە لە ڕووی ژینگەییەوە چ زیانێکی هەیە؟ بەڵێ دیارە ئەوەی کە هەیە لە ناو دارستان یاخود پوش و پاوان یعنی ئێمە ئێکۆسیستەمێکی هاوبەشمان هەیە و لە نێوان ئەم ئێکۆسیستەمە چەندین جۆر لە کرم، چەندین جۆر لە بەکتریا، چەندین جۆر لە کەڕوو، چەندین جۆر لە زیندەوەری ورد کە مرۆڤ توانای بینینی نییە بە چاو هەموو ئەمانە لە ناوەچن. ئەمە جیا لە ناوچوونی ئەو پوش و پاوانە، جیا لەوەی کە چەندین جۆر درەخت لە ناو ئەو دارستانانە هەیە و هاوکات کاتێک ئێمە دەڵێن دارستان هێلانەی باڵندە هەیە، بوونی گیانەوەری کێوی چەندین جۆر گیانەوەری تایە کە زۆر جار ئێمە لە ناو دیمەنەکان دەیبینین یان لە سۆشیال میدیایان لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە چەندین جۆر لەو گیانەوەرانە ڕوبەڕووی سووتان ئەبنەوە و ناتوان خۆیان قوتار بکەن یان خۆیان دەرباز بکەن لەو ئاگرە. بۆیە سووتانی دارستانەکان یان سووتانی ئەو پوش و پاوانەیان ئەو زەویە کشت و کاڵیانەی کە لەلایەن بەشێک لە جووتیارەکانەوە لەژێر کۆمەڵێک پاساوی جیاجیا یان کۆمەڵێک تێگەیشتنی هەڵی نازانستی ئەسووتێنرێ. ئەویش زۆر جار لەژێر پاساویەوەی کە ئەو گەنمە با بڵێن ڕەنگی زەردە بۆی ڕەنگەکەی بگۆڕێ بە جۆرێکی تر لە دوایە بەرهەمەکە بە شێوازێکی تر بێت کە لە ڕاستیە ئەمانش بۆ خۆی تێگەیشتێکی نازانستین. هەر بۆیە لێرە ئەمە ئەرکی هۆبەکانی کشت و کاڵە، ئەمە ئەرکی فەرمانگەکانی ژینگەیە، ئەمە ئەرکی ڕێکخراوەکانە، ئەمە ئەرکی میدیاکانە کە هۆشیاری تەواو لەسەرم بابەتانە بڵاو بکاتەوە. بەڵام وەکو ئەو برابەڕێزەش ئاماژەی پێکرد کە ئێمە شاهیدی ئەو لایەنە ئەدەین کە لایەنە پەیوەندیدارەکان بەپێی پێویست نەیانتوانیوە ئەرگ کار لەسەر ئەم بابەتە بکەن و ئاستی هۆشیاری ژینگەی و ئاستی هۆشیاری جووتیارەکان و برا جووتیارەکانمان و خوشکە جووتیارەکانمان بگێنن بە ئاستێک کە ئەوان ئاگاییان هەبێت کەم کاری ئەوان ئەیکەن جیالەوەی کە سوود بۆوان ناگەێنی یاخود بۆ نمونە جێگرەوەی دیکە هەیە، ینی جێگرەوەی زانستی هەیە کە کرێت لە ڕێگەی بڕێک لە نایترۆژین یان بەڕاوێژکردن لەگەڵ کەسانی ئەندازیاری کشت و کاڵی یان ئەو کەسانی تر کە پسپۆڕ و شارەزان لەم بوارە ڕاوێژ بکرێت و بتوانرێت چارەسەری ئەو کێشانە بکرێت کە لە ناو جۆری بەرهەمەکانیان یان بۆ داهاتووی خاکەکانیان بۆ داهاتووی کشت و کاڵەکانیان هەیە. بەڵام لێرە ئەم ڕاوێژە نییە و هەروەها ئەم ڕۆڵەش ڕۆڵێکی تەواو لاوازە. بۆیە دەبینین ڕۆژانە بەتایبەت لەم وەرزە لەلایەن ئەو جووتیارانەوە ئاگر لە ئەو شوێنانە درێت. باشە بەڵام هەندێک جار هۆکارەکانی ئاگرکەوتنەوە تەنانەت نەک بەئەنقەست کێویەکان بەڵکوم ئاژەڵەکانی زیانی بەرەکەوێت. بەڵێ هەندێک جار هۆکارەکانی ئاگرکەوتنەوە بە ئەنقەست نین. چی ئەکەن بۆ ڕێگری لەو کارە بکەن؟ زۆربەی زۆری ئەو ئاگر تامان خۆی دوو هۆکار هەیە بۆ کەوتنەوەی ئاگر لایەنێکیان سروشتیە لایەنێکی دیکەشیان مرۆییە. بەڵام ئەوەی کە بە زۆری لە باشووری کوردستانە هەیە جۆری ئەو ئاگرانە لە ڕاستیە زۆربەی هۆکارەکانی بۆ دەستی مرۆڤ و دەستی دوژمنانی کورد و دەوڵەتانی دراوسێ بەشێکی زۆری لەلایەن ئەو هێرشانەی کە بەردەوامەکرێتە سەر خاکی کوردستان لە ڕێگەی تۆپبارانکردنەوە، لە ڕێگەی درۆنەوە، لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە کە زۆر جار ئەم ئەبێتە هۆکاری کەوتنەوەی ئاگر کە بۆ چەندین شەو بۆ چەندین ڕۆژ بەردەوامە بێت و چەندین دۆنم لە ڕوبەری دارستانی سروشتی و هەروەها ڕووپۆشی ڕۆکی لە ناوە بە. و یەکێکی تر لە هۆکارەکانیش بوونی ئەو هەموو مینەیە بەتایبەت لە ناو با بڵێ خاڵە ناوچە سنووریەکانی ئێمە لە دیوی بۆ نمونە باشوور بۆ ڕۆژهەڵات و هەروەها باشوور بۆ باکوور و تەنانەت بە دیوی ڕۆژ ئاواشەوە. بۆیە ئەمانە بوونی ئەو مینانە کە زۆر جار هەیە ئەتەقێتەوە بەهۆی بوونی گیانەوەرێکی کێویەوە یاخود بەهۆی بوونی هاوڵاتیەکەوە یاخود بەهۆی هەر جۆرە ئاژەڵێکی ترەوە کە ئەمانە کارەساتی گەورە دروستەکە و تەنام لایەنانش نییە بەڵکوم ڕێکخراوی لە مۆرزا بۆ گەشتکردن ڕوو لە ناوچە سروشتەکانەکات یان فڕێدانی بۆ نمونە جگەرەیەک یاخود زۆر هۆکاری تر کە ئەمانە هەموویە بن بە هۆکاری دروستبوونی ئاگر و کارەساتی گەورەی لێکەوێتەوە. ئێوە وەکو ڕۆلی ڕێکخراوی سروشتی کوردستان ئەرکتان چییە لەم کارەدا؟ ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان وەکو ڕێکخراوێکی ناحکومی ژینگەیی خۆبەخشی قازانجنەویست کە لە ساڵی 2012 لە باشووری کوردستان خەباتەکەین و تێکۆشانەکەین بۆ هۆشیارکردنەوە یەکێک لەلایەنە بنکە هەرە سەرەکیەکانی کاری ڕێکخراوەکەی ئێمە بوونی گرنگیدانە بە بابەتی پەروەردەی ژینگەی لە ناو خێزان لە ناو میدیا بەڵکوم لە ناو بابەتی پەروەردە. لەبەرەوە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لەسەر چەندین کارمان کردو بۆەوەی ئاستی هۆشیاری ژینگەی تاک بگەێنین بە ئاستێک کە بە ئاگا بێت کە بەرپرسیار بێت کە خۆی بە خاوەندار و بەرپرسیار لە ژینگە و لە سروشتەکەی بزانێن نەک ئەوەی کە بێباک بێت و هەروەها فشاریشمان بۆ دەوڵەتانی چواردەوریش هەبووە و لەم لایەنەشەوە ئێمە ڕوبەڕووی چەندین جۆر لە هەڕەشە و چەندین جۆر لە مەترسی بووینەتەوە تەنانەت لەلایەن دەوڵەتەکانیشەوە
و دەشبینین بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان مەسەرەن هاوڕێیانی ئێمە خەباتکارانی ئێمە لە بزوتنەوەی ژینگەی لە ڕۆژهەڵاتی کوردستان شەهید دەبن و بەهۆی ئاگرەوە ژیانی خۆیان لە دەسەدەن و لە باشووریشا بە هەمان شێوە بۆی لەم لایەنەشەوە تەنانەت ڕێکخراوەکان بزوتنەوەی ژینگە پارێزی قوربانیان داوە و بۆ نمونە کاک عەلی چۆن هۆشیاری ژینگەی دەدەن بە کەسانی وەکو کاک عەلی؟ بەڵێ دیارە توانایی کاری ئێمە وەکو ڕێکخراوەکان مەحدودە و سنووردارە و ئەومان بیر نەچێت دووپاتی یەکەمەوە کە کاری ئێمەیان ئەرکی ئێمە خۆبەخشانەیە ئێمە وەکو حکوومەت نین کە بۆ نمونە سەرچاوێکی داهاتی بەهێزمان هەبێ و ئیمکانمان هەبێت بۆ نمونە ئۆتۆمبیل هەبێت کۆمەڵک شتەیە کە ئێمە دەستمان بە هەموو شوێنەکان بگات لەبەرەوەیەک لە ڕێگە هەرە سەرێکەکان کە ئێمە بەکاری ئەهێنین بوونی سۆشیال میدیایە ئەمە لایەنێکە لایەنی دووەم ئێمە چەندین جار تیمان ڕۆشتۆتە ئەو گوندانە ڕۆشتۆتە ناو ئەو شوێنانی کە بۆ نمونە دارستانی چڕوپڕی هەیە وەشیاریمانیاوە بە خەڵکی گوندەکان کە بە ئاگا بن بەرپرسیار بن کە چۆن پارێزگاری لە دارستانەکانی خۆیان بکەن و یەکێکی تر لە ڕۆڵی ئێمە هەر بۆ خۆی تەرخانکردنی ئەو کاتەیە کە ئێمە ئێستا لە کۆمەڵک سەرقاڵی زۆر و پابندبوونمان بە کۆمەڵک ئەرکی دیکەوە دێنە ناو بەرنمەیەکی هاوشێوە بۆی پەیام و هۆشیاری خۆمان هەم تەنانەت بە دەسەڵات و هەم تەنانەت بە هاوڵاتیانیش بگەینین بۆ ئەوەی کە هۆشیاریان هەبێ بەرامبەر بە ژینگە و بەرامبەر بە داهاتویان و یەکێکی تر لە کارە هەرە سەرەکیەکانی ئێمە وەکو ڕێکخراوێکی ژینگەی کە ئێمە زیاتر لە بواری پەروەردەی ژینگەی کارەکەین بوونی ئەو ڕاهێنەرانەیە کە ئێمە نێرێنە ناو ناوەندەکانی خوێندنەوە تەنانەت ناو ناوەندی خوێندنەکان لە ناو گوندەکانیشە هەم بۆ مامۆستاکان و هەم بۆ خوێندکارەکان پەیامی هۆشیاری ژینگەی بڵاو پێەکەین لەسەر ئەوەی کە چۆن دارستان بپارێزن چۆن خاوەندارێتی دارستان بکەن و بە تەواویش لەسەر ئیکۆسیستەمەکان خاوەندارێتی بکەن. کاک سەرۆر هیچ ئامارێکت لایە بۆ ئەوەی بیسەلمێنیت کە لە هەرێمی کوردستان ئەم ساڵ چەند زەوی و چەند پوش و پاوان سوتاوە بەگشتی؟ لە ڕاستیە هەتاوەکو ئێستا ئێمە ئامارێکی دقیقمان لە بەردەست نییە و ئەمەش کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەیە کە ئێمە وەکو ڕێکخراوەکان جەنابتان وەکو میدیا و هەموو لایەکە کە بۆ نمونە ئەم ئامارانە بەردەست نین نەک تەنها لە بابەتی ئاگرەکانە بەڵکوم لە بابەتەکانی تریشە بۆ یەکێک لەو ئەرکە سەرەکیانەی کە جەنابی وتەبێژی دەستەی ژینگەش لەوێ بوونی هەیە ئەرکی دەستەی ژینگەیە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەیە کە سنتەرێکی با بڵێن کۆکردنەوەی زانیاری دروست بکەن وێبسایتێک دروست بکەن تەواوی ئەو ئامارانەی کە هەن لە ناو پۆلیسی دارستان و ژینگە لە بەرگری شارستانی لە کشتتوکاڵ لە هەموو لایەنەکانی ترەوە ئاوی ژێرزەوی و ئاماری ڕێکخراوەکان هەموو ئەمانە لەسەر وێبسایتە دابنرێ بۆی بە شێوەیەکی ئاسان نەک تەنها دەستی ئێمە وەکو ڕێکخراوەکان نەک تەنها دەستی میدیاکان بەڵکم دەستی هاوڵاتیانیش بکەوێت بەڵام لە ڕاستیە ئەم ئامارانە زۆربیان دەشارێنەوە نەک تەنها لەسەر بابەتی ئاگرەکان بەڵکم ئامارەکان تر لەسەر پیسبوونی هەوا هەتا بە ناوی ئەمنێتی یعنی نیشتیمانی و نازانم ئەمنی قەومی و کۆمەڵێک لەو بابەتانی ترەوە ڕێکخراوەکانیش بۆیە ئێمە چەندین جار داوای ئامارانەشمان کردو ئامارانە نەدراون بە ئێمە.